ڕاستی من حەزەکەم بەو مقاولەیە دەست پێ بکەم کە هەموو شۆڕشێک و کە هەموو سەرکردەیەکی شۆڕژگێر دەتوانرێت بگیردرێ بەڵام ناتوانرێت کۆتایی بهێنرێت بە شۆڕشەکە یاخود بەو بەیاننامە و یاخود ئەو بیر و ڕائازادانی کە هەیەنا بە هیچ شێوەیەک ئەتوانین بڵین ئەو شۆڕشەی ئەوان کۆتایی پێناهێنرێت. ئێستا بۆ نمونە سەرکردەیەکی وەکو بەڕێز کاک عەبدوڵڵا ئۆجەلان بە حوکمی ئەوەی کە لە کوردستانی باکوور بووە و ئێمە زانین زۆرترین ڕێژەی کوردەکانی کوردستان لە کوردستانی باکووران و ئەو خەباتی کە ئەو هەوڵی بۆ ئەیە ئەگەر بێت و بهاتایە کورد هەموو یەکدەنگ بواە هەر چوار پارچەی کوردستانێکی بگرتایە تەوانێ ئەوە من دڵنیام لەو کاتەیە سەرۆک ئاپۆ ئەکرا بە سەرۆکی هەر چوار پارچەی کوردستان و ئەبووە قیادەی هەموو کورد. بەڵام هەروەکو ئەوەی کاڵێ کورد و پارە و خیانەت هیچ کاتێک لە مێژووی چەندین ساڵەی کووردا ئەبینین هەمیشە سەرکردە سیاسیەکانی تری کوردستان هیچ کاتێ هەماهەنگ نەبوون لەگەڵ یەکە بەڵکو هەمیشە لە دژی یەک بوون هەمیشە برایەتی و تەعاون و هاوکاری یەکتریان نەکردووە. من پێم وایە کاک عەبدوڵڵا ئۆجەلان ئەگەر چی تا ئێستاش لە زیندانایە و وەک سەرکردەیەکی زیندانی خۆ نێلسن ماندێلاش 27 ساڵ لە سچ نابوو بەڵام ئەوە بوو دواتر نێلسن ماندێلا بوو بە نمونە و بە ڕەمزی ئاشتی و تەبایی بۆ هەموو ئەفریقا. بەڵام هیوادارم ڕۆژێک بێت کە هەموو کیانە سیاسیەکانی کوردستان لە باشوور و ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاوا هەمویان یەک بگرن و یەکدەنگ بن بۆ ئەوەی ئامانجی نەتەوەیی کوردایەتی خۆمان بێنینەدی. گەورەی ئۆجەلان ئەوەیە کە لە قەزەی کوردیا چڕ بۆتەوە ئەو سەرکردەیە سلماندی کە سەرکردی هەموو کووردە بۆیە هەمیشە مێژووی کورد بە تەنیا بەجێ هێڵێ بەگاڵتەنیان وتووە تەنها شاخەکان دۆستی کوردن لە ساتێ وەختی چاوبەستنەوەی ئۆجەلانە کە ئەجیریر بە پیلانجێڕێکی نێودەوڵەتی هەمووی کوڕی ئەرز تیا بەشداربێ بە چەپ و بە ڕاستی و بە شەرق و بە غەربەوە ئەی سەلمێندێک کە کەس لەگەڵ کوردانیەم و ئەم پیلانجێڕێ لە شخصی ئۆجەلانە چڕ ئەبێتەوە و هەموو خەڵقەکانی تر بەجێڵی تەنیا تەرکیز دەخەنە سەر ئۆجەلان چکۆ گرتنی ئۆجەلان مانای لە ناوبردنی شۆڕشی کورد بۆ وەهمەی خۆیان بەڵام قوتابخانەی ئۆجەلان قوتابخانەی سەرکردەیەکی ئاوا گەورە کە مێژوویەک و پرانسیبێکی لە دوای خۆیەوە بەجێش توانرا کادرەکانی پاکەکەتوانیان ئەو مەدرسەیە نەهێڵن بفەوتێ و بە پیلانجێڕی نەفەوتێ و لێرەدا ئێمە دوو پەیام ئەبیستین لە گرتنی ئۆجەلان و لەو پیلانجێڕە یەکەمیان ئەوە ئەبینین بە ئاشکرا و بەڕوونیکەوە کورد دۆستی نییە گابێت خۆی دۆستی خۆی بێت ئەمە خاڵێک و خاڵی دووەمیان ئەوەیە کە ئۆجەلان توانی سەرکردەیەک بوو کە توانی دوای لە ناوچوونی خۆی شۆڕشەکەی بەردەوام بێ پرانسیبەکانی بەردەوام بێ و مەدرسەکەی بەردەوام بێ دوای شێخ سەعیدی پیران شۆڕژ نەما دوای ئاژبەتاڵی 1975 شۆڕژ نەما دوای کۆمەڵێ لە ناوچوونی سەرکردە قازی مەحەممەد کۆمار نەما بەڵام دوای ئۆجەلان کە ئێستا کۆمەلگا بەڕێوایە بە دوای ئەم پیلانجێڕیە ئەوەندە هێزێکی گەورە ئەوەنە هێزێکی کاریزمایی لە ناو کووردا ئێستا هەیە لە باکوورە بێگومان ئەم شۆڕشە تا سەرکەوتن بەردەوامە بێت ئۆجەلان دێتە دەرەوەکو ماندێلا چۆن هاتە دەرەوە بەرەو دەسەڵات بەرەو دەسەڵاتێکی دیموکراسی ئێمە دڵنیان لەوەیکەوە ئۆجەلان ڕۆژە لە ڕۆژان دێتە دەرەوە لەو زیندانە بەرەو چەسواندنی دیموکراسیەت و دەسەڵاتێکی جوان لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە.